فيروسا كورونا خوندنا أونلاين لجيهاني زيادة كريا لنبونا إنترنت لهنك نافجيان لجيهاني برزگريكا سركية و بروسية دوی ویتیه ده کنها امی ببینن دو خواندوان بحثا خوندنیا خودکن گازلان دکن دبیجن راست اوانین خوا فهم دکن لی نکارن پرسین خوا آراسته ماموستین خوا بکن. کۆرۆنایە پڕانیە خوندەکاران لە سەرانسەری جیهانێ ژێ دبستانان دوور خستیە. بەردەوامبوونا ڤایرۆسێ دەبەلابوونێدا کرکۆ فکر بچە سەر خوندنە ئۆنلاین و یا ئەلکترۆنی. لێ پرسگرێک و ئاستەنگیان وی پرۆسەی هەنە. بەڵێ ئەش دەرسان فێم دکم لێژبەر تۆمارکرینە نکارم پرسیاران بکەم. مامۆستا نیشانی مەدەکە کۆچاوە هەفتەرزوویێ شرۆڤە بکەن لێ زێدە بلەز بوو لەورامە نکاری بوو بنووسینن. بەڵاوبوونا ڤایرۆسا کۆرۆنایە زێدەتری ملیارێک و 600,000 خوندەکار ji خوندنê قوت kirin. Ajansa Yonusco asar binetewên yekbûyî taybet bi fêrkirin û zanist û folklorê dibêje li 101 welatên cîhanê nêzîka 826 milyon xwendekar bê kompyûterin û zêdetirî 706 milyon xwendekar destê wan nagihê internetê. Rejeya hejariyê li Efrîqayê di ser ji sedî çilê ye û li Asyayê jî di ser ji sedî 33 ye. ڕاستی ئەوە کۆ لە ئەفریقیا تەلەڤیزیۆن بە ئاسانی بەدەستمە ناکەوە نەوەک ئینترنێتە لە ماڵەمە تەلەڤیزیۆن نینە لێ هەر بخوازم ئینترنێت پەیدا دەکەم و نەها بریە ئۆنلاین دەرسێن خوا دخینم. ji tevahiya 27 welatên Yekîtiya Ewropayê xwendina online û elektrînî li nêzîka 20 welatên Ewropî hatiye bicihkirin. Lê li pêncî û çar welatên Efrîqayê kêmtirî 10 welatan tenê hene got dest bi xwendina onlinê kirine.